عندك شي وثيقة؟ ئێمە کۆمەڵی گەنجین وەک گروپی شێوەکاری ناوەند کەلتوری چۆمان هەستاین بە دروستکردنی چەند وێنەیەک بۆ جوانترکردنی سیمای قوتابخانەی چۆمان چەندەمین کاری وێنەکێشانمانە سەر دیوار هەستاین بە دروستکردنی ئەم وێنانە بۆ جوانترکردنی سیمای قوتابخانەکە و بواری پەروەردە لە چۆمان و بۆ ئەوەی حەزی قوتابیەکان زیاتر بێ بۆ خوێندن و تێکەڵابوونیان لەگەڵ وێنەکێشان و زیان پیابی بۆ قوتابخانە ماوەی 2 ساڵە خەریکین بۆ چەندی قوتابخانەی چۆمان و بۆ قەسرش وێنەمان دروست کردووە لەسەر هۆڵەکانی ناوە و دیواری دەروی قوتابخانەکە. ئێمە وەکو گروپی شێوەکارانی ناوەندی کەلتوری چۆمان ماوەی 2 ساڵە بە شێوەیەکی خۆبەخشانە هەڵەستین بە ڕەنکردنی دیواری قوتابخانەکان چونکە زۆربەی قوتابخانەکان دیوارەکانیان تێکچووە ئەمە شوواکە کە حەزی قوتابیان کەمتر بکاتەوە لەسەر خوێندن کە بەو شێوەیە وێنەی ڕەنگاوڕەنگ لەسەر دیواری قوتابخانەکەیان ئەبینووە کە حەزی خوێندنیان زیاد ببیان حەزی هاتنە قوتابخانەیان زیاد بکات. کارەکانیشمان لە چۆمان و دەرەوەی چۆمانە کە تا ئێستا چەندان مەکتەبمان ڕەنگ کردووە وەکو ئاشی بڕەجویز و هەروەها قەسرێ و ناوەی چۆمان ژمارەیەکی زۆری مەکتەبەکانمان ڕەنگ کردووە.